ڕێوشوێنەکانی تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان پرۆسەی خوێندنی ڕوبەڕووی گرفتی گەورە و دابەشبوون کردوتەوە بە جۆرێک کە قوتابخانە و زانکۆ و پەیمانگە ئەهلی و تایبەتەکان پرۆسەی خوێندن تیایاندا ئاساییە و خوێندنی کەرتی گشتی و حکومیش بە تەواوی ئیفلیت کراوە. لە تازەترین لێدوانیشدا وەزیری تەندروستی هەرێم دەڵێت تاوەکو ئێستا بەردەوامن لەسەر ئەو بڕیارانەی کە لێژنەی ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا دەربارەی پرۆسەی خوێندن دەری کردووە و دەشڵێت ناتوانن ڕێکارەکان بە تەواوی ئاسایی بکەنەوە. سەبارەت بە پرۆسەی فێرکردن و خوێندن هەم لە پەروەردە و لە فێرکردنی باڵا بەسپاس وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا لە لێژنەی باڵای وەزارین لە بەرەنگاربوونەوەی نەخۆشی کۆڕۆنا ئێمە تا ئێستاش بەردەوامی لەسەر ئەو بڕیارەی کە چۆتە بۆ جێبەجێکردن تا سەریما و ئێمە لە کۆبنەوەی داهاتووماندا هەڵسەنگاندنی دیکە دەکرێت بۆ ڕۆژی هەرێمی کوردستان. وەکو وەزارەتی تەندروستی ئێمە لەگەڵەوە دانین کە ڕێکارەکان بە شێوەیەک و بەجارێکدا ئاسایی بکرێتەوە بە شێوازێک بێت کە ببێتەوە سەرهەڵدانی ژمارەیەکی زیاتری توشبوون کە لە نەتیجە هاوڵاتی دیسان زەرمەند بێت. بۆیە بە هەڵسەنگاندنی ئێمە هەموو مەرجە تەندروستیەکان و بە بڕیاری لیژنەی کۆتایی بڕیاری پێویست لە کاتی خۆیدا دەدرێت، بەڵام ئەوە دەڵێم کە چب لە بەرژەوەندی هاوڵاتی بێت بۆ ئێمە تاکە مرۆڤێک یەک کەسیش توشبوونی زۆرە، بۆیە چ لە بەرژەوەندی هاوڵاتی دابێت چ لە بەرژەوەندی گشتی دابێت ئێمە دڵنیام لە لیژنەی وەزارەتی پەیوەنددارەکان زۆر هاوکار و هەماهەنگن لەگەڵ وەزارەتی ئێمە ئەو بڕیارە هەڵدەبژێرین کە لە بەرژەوەندی هاوڵاتی دابێت. شارەزایەکی بواری پەروەردەش پێی وایە وەستاندنی پرۆسەی خوێندن تەنیا کێشەی کۆڕۆنا نەبووە، بەڵکو نەدانی موچەش لە پاڵ کۆڕۆنا کێشەیەکی ترە. ئەو شارەزایی بواری پەروەردەش ڕای دەگەیەنێت دەکرا خوێندنی هەفتانە لە نێو ناوەندەکانی خوێندندا هاوشێوەی وڵاتانی دنیا کەم بکرایەتەوە. سێکتەری پەروەردەشمان حکومەت وای کردووە کە ئەم سێکتەرە بە تەواوەتی بەڕاستی لەبار بچێتن، بە تەواوەتی فەشەل بێنیتن، بە زۆرێک کە حکومەت باچی بە خوێندن نییە، حکومەت باچی باکردنەوەی دەرگای قوتابخانەکان نییە. ئەگەر باچی بەمە هەبایە و دڵسۆز بایە بۆ ژێرخانی کەرتی پەروەردەی لە وڵاتی خۆی دڵسۆز بایە، ئەکرا بەڕاستی ئەو پێشنیارانەی کە ئێمە کردومانە خەڵکی دڵسۆز و پسپۆر کردوێتی ئەکرا بە شێوەیەک لە شێوەکان خوێندن بەردەوام بایە وەکو وڵاتانی دەوروبەرمان. خۆ ئێمە وڵاتانی دەوروبەرمان وەکو ئێمە نەخۆشیان هەیە، وەکو ئێمە کۆڕۆنا گەشەی کردووە لەم شوێنانە، بەڵام دەوامیش نەوەستاوە لەم شوێنانە، بەڵکو هەفتەی 2 ڕۆژ 3 ڕۆژ دەوام دەکەوە. هە وڵاتی خۆمان هەر عێراق ئەگەر سەیری بکەین ئەوان لە ئێمە سەرکەوتوتر بوونێ لە مەسەلەی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە ناوەندەکانی خوێندندا. بە شێوەیەک هەفتەی 2 ڕۆژ دەوامەکەن، هەم ئەم زەخت و فشارەی لەسەر مامۆستایان و قوتابیان هەبوو کەم دەکرایەوە، هەم نەخۆشەکەش کۆنتڕۆڵ دەکرا. گەرچی ماوەیەکی زۆرە ڤایرۆسی کۆڕۆنا لە تەواوی جیهان بڵاو بۆتەوە، بەڵام زۆرێک لە وڵاتە پێشکەوتوەکان و تەنانەت بەشێک لە وڵاتانی دراوسێش ژیانکردن لەگەڵ کۆڕۆنایان هەڵبژاردووە و بە خۆپارێزیەوە هۆڵەکانی خوێندنیان بەڕووی خوێندکاران کردوتەوە، بەردەوامیان با پرۆسەی خوێندن داوە. بەڵام لە هەرێمی کوردستان بە بیانووی جیاجیا و زۆربوونی ڕێژەی مەترسی ڤایرۆسی کۆڕۆنا پرۆسەی خوێندنی ئەمساڵ ڕوبەڕووی مەترسی جددی و داڕوخان بۆتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.